بەداخەوە یعنی مۆزوعەکە مامۆستاگیان هەر بەو شێوازەی بەڕێزیشتان فەرمووتان مۆزوعەکە بەعام گیرۆدەی هەمووی میلەتەکەمان بووە بەداخەوە و ئەوەش شتێک نییە بڵین ئێمە بەداخەوە ئەگەر چاو لە چاوکەری شتێک وا ئەکا لە کۆمەلگایە ئەبینی ئەم ئاداب و ئوسلوبێکە هەیە لە کۆمەلگایە وردە وردە ئەم شتە جێنشین بووە وردە وردە ئەم شتە دروست بووە ئەگینا لە بیدایەتەوە ئەم بابەتانە نەبووە ئەگەر لە بنیادنانی بەوجود هاتنی ئینسان و مرۆڤەکانەوە ئێمە سیر بکەین کە هەزاران مشکلە هەبووە تا ئەمانە تێپەڕ بووە مرۆڤ گەشتوتە ئەم ئاستە لە عیلم و زانیاری و لە توانایی لە لێهاتوویە زمانێکی زۆر زۆر تێپەڕ بووە ئەگەر چاو لێ بکەین لە جەهالەتی مرۆڤی پێش ئیسلام کە حتا لەو کاتەیە ئافرەتەکان هەر ڕێزی ینی ئەوەی مافیەوەیان نەبوو کە قسەشیان نەبوو حتا زینە بە چاڵەکران بەداخەوە زینە بە چاڵەکران ئەگەر شتێکی باوکێک ئافرەتێکی باە کچێکی باە پێی مای شەرمەساری بوو و ئەمە چی لێ هات بە مروری زەمان بە تێپەڕبوونی کات ئەم شتە گۆڕا لە کۆمەلگایە گۆڕا بەڵام ئەبێ هەوڵ بدرێت باشتر و باشتر ببێت هەوڵ بدرێت کە بینینی کەسەکان بە ئافرەت بزان بەو شێوازی بینینەکەیان بگۆڕدرێت ئەگەر بمان هەیە کۆمەلگا هەموو دەست دەینە دەستیەکەوە ئەگەر بمان هەوێ باوکو دایکەکان بە تایبەت سەرچاوەی هەمووی بەدیهێنەری شتەکان ئەبینی لە خێزانێکەوە دەست پێ ئەکا ئەم خێزانە ئەو خێزانە ئەو خێزانە هەرێکی و لەلایەک باوکو دایک یارمەتی کچەکەی بدا سەیری ئەوە نەکات بڵێت من باکانێ هەر پەیڕەوی دینی ئیسلامەکەی بێ لە دینی ئیسلامە ئێمە چەندهامان کاڵێ بۆ نمونە و کەیسەکەی سەباسیەوەی کردیت پێم وڵا عیبە زۆر جار ئەمە بە تێگەشتنی خۆی وا ئەزانێ دینداری ئەکات نەزانێ مەهەڵە تێگەیشتنە لە دین چونکە لە دینە شتیوانیە کە ئافرەت عیبە بێ بچێتە دەرەوە عیبە بێ قسە بکە عیبە بێ کار بکە عیبە بێ ئیش بکە لە ئاینی پیرۆز ئیسلامە زۆر بە جوانی کارکردنی ئافرەتان ڕێزی لە کاریان گرتووە کە ئەو کارانە چۆنن کە بیکار کە حتا لە سەردەمی پێغەمەرە یعنی صلی الله علیه وسلم کە دوای وردە وردە لە دایکی مسلمانان چەندها خوتبەیان داوە چەندها ئیشیان وە دەست کردووە چەندها سەرکردایەتی کراوە دوای کە زەمن ینی وڵاتەکانی تر ئەبینی سەرکردایەتی بەدەستی ئافرەت پێغەمبەر صلی الله علیه وسلم کرد وەکو بڵێ سەرۆکی شارەوانی کە لە مەدینەی پیرۆزە مدینەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئافرەت بەڵێ کە سەرۆکی شارەوانی بوو لەو کاتەیە ئەمە بکەین باوکو دایکێکە ئێمە لە وڵاتێکی ئیسلامیین سەیری ئەمە بکا بڵێت لە دینی ئیسلاما چ مافێک بە ئافرەت دراوە ئەم شتە عیبە نییە بۆ ئافرەت ئافرەتێک کە بەڕاستی لێهاتووی هەتیا بێت بەڕاستی توانایی تیاابێ بەڕاستی گوناحە باوکو دایک ڕێی لێ بگرێت بەڕاستی گوناحە زوڵمێکی زۆر زۆر گەورەیە ئەگەر باوکو دایک بێ ڕێ لەم ئافرەتە بگرێت کەس ڕێک بۆی دیارە کە ئەم کچە ئافرەتەی توانایی تیا هەیە بێ بەربەستی بۆ دروستکە بەڕاستی گوناحی ئەگا بەچی بۆ هەر دینەکەمان ڕێک پێی ئەڵێت کەمە تۆ گوناحە بەجێ تۆ هاندەری بی دەسی بگری پاڵپشتی بی بەداخەوە ماوەی لەمە پێشی شەر باسی ئەوم کرد بە ڕێزیشتان فەرمووتان بەڕاستی لە کۆمەڵگەی خۆمانە ئێستا مۆزوعێدا کەوتووە کە ئەڵێن کچەکان هەتاوکوێ لە ماڵی باوکێتی بەداخەوە ئەو شتەی لە کۆمەلگایە ینی سەیتەرەی کردوێتە ناو کۆمەلگا ئەڵێ دایک و باوک ئەگەڕێنەوە بە کچەکە ئەڵێن ئەمە تۆ زەواج نەکردو و کچە و عیبە و کاکە زەواجت کرد لەگەڵ مێردەکە تا هەر شوێنی ڕۆشتی بڕۆ هەرچێکە پێ خۆش بیکە کە دوایش کچی داما و دی ئەچێ زەواجەکە ئەچێتە ماڵی مێردی چی پێ ئەگەڕێن ئەگەڕێنەوە پێی ئەڵێن ئەوە تۆ چیەکەی خۆیرە ماڵی باوکە نییە بە دڵی خۆتە چێکت پێخۆشە بیکەی عنی بەداخەوە ڕێک لەوێ ڕێگری لێرە ڕێگری ئەم ڕێگریانە وای لێ ئەکات ئەم ئافرەتە داما عنی ئەوەی تواناشی تیاابێ وردە وردە بە تایبەت ئەگەر ئیرادەی کەسەکە بەڕاستی لاواز بێت کاری لەسەر ئەکاو عنی پاشە کشەیەەکە بەڵام لەلایەکی تریشەوە ئێمە باسی ئێستا بابەتەکەمان کرد باسی ئەم هەمووە بابەتە نەرێنیە کرا ئەمە هەیە لە کۆمەلگا دروستە هەیە ئایا ئەمە وا ئەکات کە من تەسلیمیان بابەتە بم ئەمە ئێستا ئێمە باسی مشکلەکانمان گرنگە ئەم حل زۆر زۆر گرنگە ئایا ئەمە کام ئافرەتە تەسلیم بێەوەی تەواو بڵێ لەبەری باوکم وایوت تەسلیم ئێستا حل چییە کە ئەزانین دروستە کۆمەلگاکەمان ئەڵێ بەس لەسەر عرف و عادەتێکە دروست بووە لە کۆمەلگایە ئەڵێ ئافرەت عیبەت و ئەمە مەکە ئەوە مەکە ئەوە بکە یعنی لەمە پاشە کشێ پێ ئەەکەن بەداخەوە ئەم نەکردانەش چی لێ ئەکا حسی متمانە بەخۆبوون لە کەسەکە بەڕاستی لاوازەکە لە مناڵیەوە